بسم الله الرحمن الرحيم وبه نستعين. الحمد لله والصلاة والسلام على رسول الله محمد وعلى آله وصحبه ومن والاه. بەڕێزان خۆشەویستان، لە زنجیرەی سێیەم بە ناونیشانی حەسین بەیتەک ماڵەکەت تۆکمە و پارێزراو بکە لە جێتیشتی ئاەتەکانی قورئانی پیرۆز. لە زنجیرەکانی پێشوو باسی لە زنجیرەی پێشوو باسی پەروەردەکردنی تاکمان کرد، ئەو تاکەی کە لەو خانەوادە و خێزانە دەژی زۆر پێویستە پەروەردە بن بە پەروەردەیەکی ئیمانی، کەسانێک بن بەڕاستی مسلمان و ئیمانداری ڕاستەقینە بن. ئەوە دەبێتە هۆکارێک کە ئەو باڵە ئەو خێزانە پارێزراو بی، خێزانێک بی لە هەموو حەظ و بەشێکی شەیطان و لە شەیطان و شەیطان سیفەتان بە دوور بی و پارێزراو بی. لە زنجیرەی سێیەم لە خزمەت ئێوەی بەڕێز باسی ئەوە دەکەین، یەکێشتر لەو خاڵانەی کە زۆر گرنگە کو نەفسی مرۆڤ، ئەو دەفسەی ئەو کەسانی کە لەو ماڵەدا دەژین چۆن بتوانن هەر یەکێک لەوانە پارێزگارێک بی لە بۆ ئەو قەڵاپۆڵایینەی ناوماڵەکەی لەوەی کەوا هەوڵ نەدەن شەیطان، یعنی هیچ مەجالێک نهێلنەوە لەوەی شەیطان و شەیطان سیفەتان درزە بکەن و بێنە ناو ئەو ماڵە و ئەو ماڵیان لێ وێران بکە. بەڕێزان خۆشەویستان، زۆر جاری وایە تەمەشا دەکەی لە ماڵەکەت بۆنێک دروست دەبیتن، هەستیش پێ ناکەی، تەمەشا دەکەی شتێکی پیس خراپ لە دوێکی فڕێدرا بۆگەونی بووە کرمی لێدایە ئەو شوێنەی پیس کردی. زۆر جاری وایە شتێک دەڕژێ لە عەرد ئەتوەستی پێ ناکەی، تەڕاتیکە دەمژی دەکەوتە بنەوە بۆ نەشی ناخۆش دروست دەبی. زۆر جاری وا هەیە یەک کرم جاروەیە یەک مۆرانە لە شوێنێک لە دارێکی ناوماڵەکەتدا هەمووی هەردەوەشێنتەوە. ئەوە شتێکە کە تۆ هەستی پێ ناکەی. بۆیە بەڕاستی نەفسی ئینسان شتێکی شاراوەیە. ئەگەر ئەو نەفسە پاک دەکرێتەوە، ئەگەر ئەو نەفسە نەبی کە خوای گەورە لە قورئان باسی کردیە، بەڕاستی نەفسی ئینسان گەورەترین و خراپترین و مەترسیداترین دوژمنە. لۆیە هەزانیان دەفەرمون ئەعدە العەدوو، لە هەموو دوژمنەکی خەتەرتر نەفسوکە الەذی بەینە جەنبەی، ئەو نەفسەی خۆتە کاتێکە لە ناو ناخی تۆدایە. بۆیە بەڕێزان و خۆشەویستان، نەفسی ئینسان دەبێ ئەو نەفسە بی کە خوای گەورە کە پێی نەفس الموزەکە، واتە نەفسێکی پاڵفتە کراو پاک کراو. دەچینە خزمەت سوورەتێک، دەچینە خزمەت چەند ئاەتێک لە سوورەتی ئەشەمس کە خوای گەورە سوبحانەهو وەتەعالا بە سوێند خواردنێکی یەک لە دوای یەک کە زانایان دەفەرمون درێژترین سوێندی قورئان کە خوای گەورە سوێندی خواردووە بە نەفسی ئینسان کە درێژترین سوێندە لە قورئاندا. خوای گەورە سوێند دەخوا و دەفەرموێ وەشەمسی وەضوحاها، سوێندم بە خۆر، سوێندم بە تیشتی ڕۆژ، وەضوحاها و بەو تیشکەی کەوا دنیا ڕۆناک دەکاتەوە لە کاتی چێشتەنگا و بە تایبەت کە ڕۆژ بەرز دەبتەوە، ئەو کاتەی کەوا کاتی سەڵات الضوحایە، کاتی گەرمیە، دنیا بەرەو گەرمی دەچیتن، گەرم دادێ. سوێندم بەو کاتە پیرۆزە کە کاتی هەوڵ و تێکۆشان و ئیش و کار و وەزیفە و ئەو خەڵک هەمووی لە جەنجاڵی ژیاندایە. سوێندم بەو کاتە والقەمەری ئیذا تەلاها، و سوێن بە مانگ کە بە دوای خۆر کە خۆر ئاوا دەبی ئینجا مانگ بە دەردەکەوی. سوێندم بەو مانگە کاتێک کەوا تەمەشا دەکەی لە بیدایەتی دەرکەوتنی ڕۆژانی یەکەم زۆر باریکە، هەر ئەوەتە دەبیندرێ ئینجا وردە گەورە دەبی، هەتا پڕ دەبی و جوان دەبی، دەبێتە مانجی تابان ئەو ئاسمانە جوانە دەڕازێنتەوە. ئیذا تەلاها کە دوا بە دوای ئاوابوونی خۆر مانگ دەردەکەوێ. والنەهاری ئیذا جەلاها، و سوێنم بە ڕۆژ کاتێکەوە جەلاها کە دنیا ڕۆناک دەبتەوە بە تیشی ڕۆناچەکەی هەموو شتەکن لۆ دەردەخا. واللەیلی ئیذا یەغشاها، و خوای گەورە دەفبێت سوێن بە شەو ئیذا یەغشاها کە بە تاریشیەکەی خۆی هەموو شتێک دادەپۆشێ. عیبەکانی ئینسان کەم و کورتیەکان
لەو کاتێک کە ئینسان لە نێوان خۆی و خوای گەورە سوبحانەهو وتەعالا عیبادەت دەکا، عیبادەتی شەوێ ئەجر و پاداشتێکی زۆر گەورەی هەیە، چونکە عیبادەتێکی سڕیە، چونکە لە نێوان عەبد و بەندەی خوای گەورەیە. لۆیە خوای گەورە داوا دەکات لە پێغەمبەری خوا ومن الليل فتهجد به نافلة لك، ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە بەشێک لە کاتەکانی شەو نوێژ و عیبادەت و تاعەت بکە نافلة لك وەکو سونەتێک کەوا پێویستە ئەنجامی بدەیت. والسماء وما بناها، وسوێن بەو ئاسمانێک کە دروستمان کردووە و بەرزمان کردەوە، وما بناها وسوێن بەو خالیقەی کەوا ئاسمانی دروست کردووە، یان وما بناها بەو شێوەی کە ئاسمان بەرز کرایتەوە لە بەرچاوی خۆتانە دەیبینن بەبێ ئەوەی کۆڵەگەیەک، بەبێ ئەوەی عەمودێک، بەبێ ئەوەی شتێک هەبی ڕای بگریتن. ئینجا خوای گەورە دەفەرمێ والأرض وما طحاها، وسوێن بەو خاک و زەویەی کە ئێوە لەسەری نیشتە دێن لەسەری دەژین، وما طحاها بەو شێوە جوانەی خوای گەورە ڕای خستووە کە شوێنی بژێوی و ژیانی مرۆڤەکانی تێدا ئارام کردووە و ئاسوودە کردووە و دەستەبەر کردووە. ئینجا خوای گەورە دەفەرموێ لە ئاخر سوێن وەنەفسی وەما سەواها، وەسوێندم بە نەفسی مرۆڤ، سوێندم بە دەرونی مرۆڤ، سوێندم بەو نەفسەی کەوا لە ناو ناخی هەر تاکە کەسێک هەیە، وەما سەواها و بەو شێوەی کەوا خەڵقم کردووە و کەوا ئەو مرۆڤانەی کەوا هەر یەکە خاوەن نەفسەکە. هەندێک کەس هەیە نەفسی زۆر بەرزە، زۆر بە عیزەتە، زۆر سەربەرزانە دەژی بە لە سایەی ئیمان، لە سایەی ئیسلامەتیەکەی. هەندێک کەسێ نەفسی خۆی زەلیل دەکا، دەبێتە خادم و عەبدی دینار و درهەم و ئەو دنیایی کە تێیدا دەژی. هەندێک کەس هەیە نەفس و دڵ و دەروونێکی زۆر ئارامە، هەندێک کەس هەیە نەفسەکەی زۆر نامرتاحە، هەمیشە و بەردەوام لە مەترسیدایە. ئەو نەفسەی کەوا وەما سەواها بەو شێوەی کە خەڵقم کردووە خوای گەورە دەفەرموێ هەندێک نەفس هەیە نەفسەکی پەیوەندی بە خوای هەیە، هەندێکی لە پەیوەندی بە شەیطان هەیە، سوێندم بە هەموو ئەو نەفسانە. ئینجا خوای گەورە دەفەرمێ سوبحانەهو وتەعالا جوابی قەسەبەکە چییە؟ فألهمها فجورها وتقواها. ئەو نەفسی ئینسانە فألهمها ئیلهامی لە بۆ دێ. کەلیمەی ئیلهام معنەی چییە؟ واتە خەتەرات و خەیاڵات بەناو نەفسی مرۆڤ دادێ. هەموو ئینسانێک هەندێک بیر و بۆچوون و خەیاڵاتی لە نێوان خۆی دێ بەبێ ئەوەی دەور و بەرهەستی پێ بکە. فألهمها فجورها ئەو خەیاڵاتی ناو نەفسی ئینسان، خەیاڵاتی هەندێک جار خراپ بەرەو ئاڕاستی خراپی دەبا. وتقواها فألهمها فجورها وتقواها، یاخود ئیلهامەکەی ئەو خەیاڵاتی بەناو مێشی دادێ، ئەو بیر و بۆچوونەی کە لە ناو خەیاڵاتی مێشی دادێ، وتقواها بەرەو تەقوای دەبا، بەرەو پاچی دەبا، بەرەو نزیکبوونەوە لە خوای گەورەی دەباتن. پێغەمبەری خوددا صلی الله عليه وسلم لە فەرمودەیەک دەفەرموێ لكل ئینسان لەمە، هەموو ئینسانێک خەیاڵاتێکی بەناو مێشک و نەفسی دادێ. یعنی زۆر جاری وایە مرۆڤ بەڕێیەکدا دەڕوا یان وا پاری دایتەوە دەوێ بدی خەیاڵات بە مێشی دادێ. ئینجا پێغەمبەر دەفەرمێ صلی الله عليه وسلم فمن كانت لمته إلى خير، هەر کەسێک ئەو خەیاڵات و فکر و شتانەی کە دێتە ناو مێشی بە دڵ و دەرونی دادێ، ئەو بیرکردنەوانە ئەو شتانی کە دێتە ناو خەیاڵی ئەگەر بەرەو خێری ببە، پێغەمبەری خوا دەفەرمێ صلی الله عليه وسلم فإنها من الملك، ئەو خەیاڵاتە ئەو شتانی کە بە خەیاڵات و بە مێشی دادێ ئەو مەلائیکەتەکە هانی دەدا تحثه على الخير، هانی دەلۆ چاکە. هەن زۆر جاری وایە ئینسان دەڕوا بە ڕێگادا واللهی لۆ ئەو ئیشە خێرەی نەکەم، لۆ بەرنامەدانیم لۆ فرانەشت، لۆ ئەمن ئەوەندە کەم تەرخەم بەرامبەر بە قورئان، بۆ ئەوەندە شەو نێژێ ناکەم، ئەمن لۆ ئەوەندە خراپم لەگەر خێزانەکەم، لۆ ئەوەندە خراپم لەگەر مێردەکەم، کابرایەک لەگە بابی خراپ. ئەو خەیاڵاتانە دێ هانی دەدا، دەرێ واللهی وعد دەدەم لە مەودووە بەرەو باشتر بچم. ئەوە لەمەیەکە مەلائیکەتەکە لەو ئینسانی نزیکە هانی دەدا لە بۆ ئیشی خێر. ئەو کاتێک کە ئەو ئینسانە نزیک بی لە خوا، کەسێکی تەقوادار بی، فألهمها
فجورها وتقواها. پیغمبری خوا دەفەرمێ صلی الله عليه وسلم ومن كان لمته إلى شر، هەر کەسێک ئەو خەیاڵات و بیر و بۆچوونەی بەرەو شەڕ و خراپەی ببا ئەوە فإنها من الشەیطان، ئەوە لە شەیطانەوێ هانی دەدا لەوەی خراپەکاری بکە، گوناح و تاوان بکە، پلان و پیلانی لە بۆ دابنێ، لەوەی کەوا بتانیتن پلان دابنێ لە بۆ شتە خراپەکان. واللهی حتا مایمە لەگە فرانی قسەی ناکەم کورە فران کەس چییە حسابی لێ، ئەوە شەیطانە هانتدا. لێ برای بەڕێزم ئاگادار بە هەر نەفسێک ئەگەر پەیوەندی بەخواوە هەبێ، ئەگەر کەسێکی پاک بێ، ئەگەر کەسێک بی نزیک بی لە خوا، ئەگەر کەسێک بی لەسەر سونەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم دەستگوتوبی بە سونەتی پێغەمبەر، ئەگەر کەسێک ئیمانداری ڕاستەقینە بێ، کاتێک کە خەیاڵاتی ناومێشتی دێتن دائیمەن بیر لە شتی چاک دەکاتەوە. واللهی بەو بیرکردنەوە بەبێ ئەوەی ئەنجامی بدەی حەسەنەکن لۆ هەیە. پیغمبری خوا دەفەرمێ صلی الله عليه وسلم فمن هم إن الله كتب الحسنات والسيئات، هەر خوای گەورە چاکەی دەنووسی لەسەر چاکەی ئینسانەکان کە ئەنجامی دەن، و خراپەش دەنووسی لەسەر ئەوەی کاتێکەوە کەسی خراپێک دەکا. پیغمبری خوا دەفەرمێ صلی الله عليه وسلم فمن هم بحسنة فلم يعملها، کابرایەک هەم یعنی ویستی خەیاڵاتەشی لۆ هات، ویستە چی کرد، ویستی چاکەیەک بکە، فلم يعملها دەیکرد لە بیری چوو پەشیمان بووە. بەس تەنها پێغەمبەری خوا دەفەرمێ صلی الله عليه وسلم بەوەی کەوا بیری کردەوە نیەتی هینایە چاکە چی بکە، کوتیبە لەهو حەسەنە، چاکەشی لۆ دەنووسرێ. ماشاء الله ئەو ئیسلامە چەند عەظیمە. فەئین عەمیلەها ئەدێگە چاکەی کرد کوتیبە لەهو عەشڕ حەسەنات، هەر چاکەیەک بدێ اینجا خوای گەورە والله یضاعف لمن یشاء. و پێغەمبەری خوا دەفەرمێ صلی الله عليه وسلم خوای گەورە دەفەرمێ فمن هم بسیئة، کەسێک بیری کردە و خراپێک بکە، فلم يعملها نەیکرد، لم يكتب له بشيء، هیچ تەشی لۆ نانووسرێ. ئەوە ڕەحمەتی خوای گەورەیە. فەئین عەمیلەها ئەگە خراپەکەی کرد اینجا کوتیبە لەهو حەسەنە، یەک ئەگەر ئەنجامی دا خراپەکە یەک خراپەی لۆ دەنووسرێ، لەوەی زیاتر نییە. لۆ کاتێک کە خوای گەورە چاکەیەک بەدە دەنووسێ ئەوە فەضلی خوایە لەگەر عەبد و بەندەکانی خۆی، بەخششی خۆیتی دەیبەخشی. و کاتێک کە خوای گەورە سوبحانەه وتەعالە کەسێک خراپەی دەکە لە یەک خراپە زیاتر لۆ نانووسی، ئەوە عەدلی خوای گەورەیە. خوای گەورە عادیلە لەگە تێگڕای مەخلوقات، ئەگەر ئەو کەسە کافریشە، ئەگەر ئەو کەسە جوولەکەیە، ئەگەر ئەو کەسە دوژمنی خوایە، بەڵام خوای گەورە خاوەنی فەضل و بەخششە لەگەر هەموو ئیماندار و چاکەکارێکی ئیماندار. ذلك فضل الله يؤتيه من يشاء. اینجا خوای گەورە دەفەرموێ قد أفلح من زكاها، ئاگادار بن بەڕاستی نەفسێک سەربەرزە، نەفسێک لە ڕۆژی قیامەتێ دەباتەوە قد ئەفلح بێگومان براوەیە چێ من زەکاها، ئەو کەسەی کەوا خاوەنی نەفسێکی پاکراوە، نەفسەکەی بە دوور خرایتەوە لە هەموو خراپێک، هەمیشە و بەردەوام نیشتە جێگر بووە لەسەر هەموو چاکەیەک، لەسەر چاکەکان ئۆقرەی گرتووە، دوودڵ نییە لە ئیمانەکەی لە کردەوە چاکەکان. وقد خاب من دساها، بەڕاستی ئەو کەسە بەدبەختە، ئەو کەسە دۆڕاوە، ئەو کەسە زەرەرمەندە. من دساها ئەوەی نەفسی خۆی پیس دەکا، ئەوەی نەفسی خۆی فەرامۆش دەکا لە ئیشی چاک، پیسی دەکە بەشتی خراپە. خوا پەنامەم بدە یا ڕەبی. لۆیە بەڕێزان و خۆشەویستان، یەکێک لە دوعاکانی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەوە بوو، دەیفەرموو اللهم آتی نفسی تەقواها، ئەی خوایە لێت دەپاڕێمەوە نەفسەکەم بدێ ئەو نەفسەی من تەقوای تێدا بێ، وەزەکیها ئەنتە خەیڕ من زەکاها، پاچی بکەوە لە هەموو گوناه و تاوانێک، و هەڵینێ بەرەو چاکە، ئەنتە وەلیها ومولاها، وەزەکیها ئەنتە خەیڕ من زەکاها. باشترین کەسێک کە نەفسی ئینسان پاک کاتەوە ذاتی پیرۆزی خۆتە. بزانە ئەو دوعای پێغەمبەر بووە صلی الله عليه وسلم. لۆیە ئەگەر تەماشای قورئان بکەیت سێ جۆرە نەفسمانەیە. النفس الأمارة بالسوء، کە نەفسی کەسانی کافر و بێدین و خراپەکار و ئەهلی فجورە، ئەوانەی فجورها کە ڕێی فجوریان گرتە بەر. و نەفسی دووەم النفس اللەوامە کە خوای گەورە سوێندی پێدەخوا لا أقسم بالنفس اللەوامە. ئەو نەفسی لەوامە سەرزەنشتکار، نەفسی ئیماندارە کە بەڵام گوناح و چاکەی دەکات،
هەم چاکەی دەکەم خراپەش دەکا ئەوەش نەفسەشی باشە ڕوحی تێدا مایە النفس المطمئنة کە خوای گەورە لە قورئان لە سوورەتی فەجر باز دەکا ئەو نەفسەی کەوا ئۆقرەی گرتیە لەسەر تاعات لەسەر ئیمان هیچ دوو دڵیەکی نییە هەمیشە و بەردەوام بەرەو خوایە هەمیشە و بەردەوام لە پاچیدایە لە ناو پاچیدایە ئەو نەفسە خوای گەورە لە ڕۆژی قیامەت پێی دەفەرمێ یا ئەیەتوها النەفس المطمئنە ئەی خاوەنی ئەو نەفسە ئۆقرە گر و جێگیر بووە يا أيتها النفس المطمئنة ارجعي إلى ربك راضية مرضية بقري وبولاي خواي قولا هم خوالة راضية هم أتجد أخوة راضي إلى دنياي راضية مرضية فادخلي في عبادي بروناو كومري بند تاكا كاني من لناو بهاشت كوبو لرصعي محشر لك تاكا كاران وادخلي جنتي بروناو بهشتي خود يا ربي خوالي وكسانا ما بجيري يا ربي خوالي الدبارين باسمي أعظم خود داخلي أو بهشت مامكي لەگەر خۆشەویستمان نوری چاومان محمد المصطفى صلى الله عليه وسلم لە فیردەوس الأعلى بخزمەت ئەو پێغەمبەرە شادمان بکەی آمين آمين والحمد لله رب العالمين.